خۆشەویستان، لە یەکێک لە شارەکانی کوردستان لەم نزیکەدا پیاوێک دەڵێ لە کاتی نەوەتەکانە لە کاتی گرانەکە کە زۆرمان بیرمان دێ، ئەڵێ دووسێ ڕۆژ خۆم و مناڵەکانم هیچ نەبوو بیخۆین، هیچ شتێکمان نەبوو، شتێک نەبوو بیخۆین. ناچار بوو ماڵێکم شک برد ماڵەکە گەنموشتیان زۆر بوو، فەلاحەتیان زۆرە کرد، حاڵیان زۆر باش بوو. ڕۆشتم بۆ ماڵەکە، شەوێکی درەنگ، جاران خانووی شەرقی هەبوو، لەسەرەوە خانوو بوو، لە خواریشەوە حەمام و ئاودەسێ دەکرا، جارێ مەتبەخێ غورفەیەکی لەگەڵا بوو هەرەوە. ئەڵێ کە ڕۆشتمە خوارەوە لە غورفەکەی خوارەوە وەکو مەتبەخ و مەخزەنێک وابوو، نیوە فەردەیەکم بینی، وتم ئەمە گەنمە. نیوە فەردەکەم هەڵگرت، وتم خوایەگیان بە دزی لەم قبوڵ مەکە، چونکە بەخوا هیچ حەلێکم نییە، بێگومان دزیە. بەڵام لە تاو مناڵەکانی ئەوەندە لێی پاڕان و باوە برسیمانە هیچ حەلێکی نەما. دەڵێ هاتمە بۆ ماڵ، نیوە فەردەکەم پێ هەڵم ڕژان لە ماڵ و سەرەکەم ساوەرە، گەنمیش نییە. دەستم کرد بە گریان، بەڵام ناو ساوەرەکە چی تایە؟ تەماشا ئەکەم پڕە لە ئاڵتون، گۆبەرۆکی ئافرەتی تایە، ملوانکە، بازن، گوارە. ئافرەت چۆ لێوە شاردێتی بۆی کەس هەستی پێ نەکە. ئەگە دزی شاتە ماڵەکە نەیبا. پیاوەکە دەستی کرد بە گریان، زۆر گریا. تی خوایەگیان من بۆچی چوم؟ من بۆ ئارد و گەنم چوم، چیم بدەستکەوت؟ ئاڵتونەکانی کۆ کردەوە هات بۆ ماڵەکە بۆ بەیانی. زۆر گریا. خوایەگیان بۆ دزی نەڕۆشتومە، ئەحتیاج بوومە. دەڵێ کاتێکە هاتمە ماڵەکە، وتم چیتان بزر بووە؟ وتیان هیچمان بزر نەبوو. وتم تاکید بکەن. ئەڵێ ئافرەتەکە چووە غورفەکە و هاواری کردی ئاڵتونەکانمان دزراوە. وتم هاوار مەکە لای منە ئاڵتونەکە. حاڵ و مەسەلەی خۆم باس کرد بۆیان. بەخوا 2 ڕۆژ 3 ڕۆژە نانمان نەخواردووە، نەخۆم، نەخێزانم، نە منداڵم. خۆم باسی زەمانی مەلیکیتان بۆ ناکەم، باسی نەوەتەکان زۆرتان بیرتان دێ. خاوەن ماڵی شوتی مادەم ئەوەندە پیاوی، ئەوەندە ساغی، هەموو مانگێک وەرە یەک فەردەیە ئارد بەرە. ئەڵێ هەتا گرانێکش تەواو بوو، هەموو مانگێ چوون فەردەی ئاردمە برد. ئەو ڕۆژانەمان بیر چوو، زۆرمان بینیمان. بەس ناشکری بکەن، دڵنیا بن خوا خراپمان بەسەرا دێنی، هەر زۆر دڵنیا بن لەوە. یا ڕەبی خوایە قەنەعەتمان پێ بەخشی، هیدایەتمان بدە یا ڕەب العالەمین.